خانم گیان سڵام بەخێر بیت ئەم ڕۆستۆری دڵناکردەوە ئەو خەبەرێک کە بم دڵڕاگەیان دڵی من و هەموو عاشقان هونەرمەندی گەورەی لافەرەکی دڵخۆش کرد دەمەوێت وتێک بۆ جمهورەکەی کە هەمیشە چاوەڕێتە وێڕای سڵاو هیوام وایە کە باش بن هەروەها کە دەزانن لە دنیای ئەمڕۆ ئاڵوگۆڕێکی ئێجگار زۆر پێکهاتووە لە کوردستان لە دنیای هونەری و بە تایبەتی هونەری موسیقا و گۆرانی ئاڵوگۆڕێکی چاکی پێوە دیارە ئێمەش بێبەش نین لەو ئاڵوگۆڕانەدا پێم خۆش بوو هەر بۆ بۆنەوە بڕیارمدا کە بگەڕێم بە کۆنسەرتێک بگەڕێمەوە کۆنسەرتێکی گەورە لە کوردستانی ئازیز ئەنجام بدەین بە هاوکاری خۆشەویستان ئەمانوێل و کاک خەڵکەوتی مەڕێز خۆشەویست هیوام وایە جێ ڕەزامەندی هەموو لایەک بێت ئێمە هەموو ملەتی کورد دڵخۆشەکەی بۆ زۆر سپاس دیارە ئەو کۆنسەرتە لە ساڵی داهاتوو دەبێ ئەم کاتانە منتەزر بن چاوەڕێ بن